هێشتاش کۆماری ئیسلامی ئێران جێی مشتومڕێکی زۆری نێونەتەوەییە، بەڵام ئێستا لەسەر بەرنامە ناوچەکەی نا، بەڵکو بەهۆی ئەو پشتیوانی لە تێرۆریزمی دەکات و هەروەهاش جموجۆڵەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەک وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ ئێران لەسەر ئاستی جیهان بە پلەی یەکەم دێت بۆ پشتیوانیکردنی تێرۆریزم. ناسر باباخانی نووسەر و شیکەرەوەی سیاسی میوانی کورد کۆنێکشنە. کاک ناسر، سپاس بۆ ئامادەبوونت. لەژێر پەردەی شەڕی دژی تێرۆرە کۆماری ئیسلامی ئێران داکۆچیی سەرسەختانە لە ڕژێمەکەی بەشار ئەسەد لە سووریادا دەکا. پرسیارەکە لەوەدایە ئێران کە بە ناوی تێرۆریزمەوە شەڕ دەکا ئەمە پەرێزی ئێران پاک دەکاتەوە لەو نازناوەی کە پێی دراوە وەکو یەکەم وڵاتی سەرپەرشتیکاری تێرۆریزم لە جیهاندا. لانیکەم ئەوەی کە ئێمە دەیبینین لە ڕوانگەی ئەو شوێنانەی کە بەداداچوون دەکەن بۆ پلەبەندی وڵاتانی پشتیوانی کرد لە تێرۆریزم و ئەو ناوەندانەی کە لێکۆڵینەوە لەسەر ئەمە دەکەن و یا شوێنێوە گۆزارەتی دەرەوەی ئەمریکا کە لیستێکی تایبەت بەخۆی هەیە بۆ وڵاتانی کە لایەنگری لە مەسئلەی تێرۆر دەکەن. لانیکەم تا ئێستا ئەوە نیشان نەدراوە کە ئێران بەڕاستی بێ شەڕکردن لە ئەوەی کە ئێران لە سووریا دێکا بەر لەوەی کە شەڕکردن بێ لەگەڵ تێرۆریزم لە حەقیقەتدا حەسار خەڵوت سازکردنێکە بۆ ئەوەی کە ئەمن و ئاسایشی خۆی لەو ناچەی پارێزێ بەبێ گومان بەپێی ئەوەی کە ئەو دوژمنایەتی کە ئێران لە ناوچە لەگەڵ ئەمریکا بەگشتی و بە تایبەتی لەگەڵ ئیسرائیل دەیکا پێی وا هەیە کە ئەگەر بێت و وڵاتێک بنێوی سووریا نەمێنێ لە دوجاردا وڵاتێکی دیموکراتیک لەو ناوچەیەدا ببێت هەڕەشەیەکی زۆر مەترسیدارە بۆ سەر ئێران، چون بۆ خۆت دەزانی ئێران لەوەتی 40 ساڵی ڕابردوودا کە هاتوۆتە سەردەسەڵات بەردەوام قەیرانی بە قەیران تێپەڕ کردووە. بۆیە پێم وایە ناوچەکە هەتا قەیراناوی تر بێ فۆکوس لەسەر ئێران هەڵدەگیرێ ئەو بە قازانجی ئێران نییە. یەکێک لە پرسیارەکان کاک ناسر ئەوەیە کاتێک کە باسی تێرۆریزم دەکرێت کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ تێرۆریزمدایە، کاتێک کە باسی ناسەقامگیری لە خاوەرمیانەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکرێت بە هەمان شێوە ئێران ئامادەیەکی زۆر بەهێزی هەیە. ئێران پشت بەچی ئەمانە دەکات؟ ئەوەی ڕاستی بێ ئەگەر بۆ وڵامی ئەو پرسیارە بم هەوێ بە شێوەیەکی کڕۆنۆلۆژیک بگەڕێمەوە دوایە پێم خۆشە ئاماژە بە شتێکی زۆر گرنگ بکەم، ئەویش کۆنفرانسی ئاسایشی مونیخ بوو کە لە شوباتی ڕابردوودا لە ئەڵمان بەڕێوە چوو. لەوێدا مایک پێنس کوتی ئەو دەستەواژەی ناسەقامگیری یعنی ئێران وەک هۆکاری ناسەقامگیری لەو دەمێوە لە ئیدارەی نوێی ئەمریکاداواتە لە ئیدارەی ترامپدا بوو بەباو کە ئێران هۆکاری سەرەکی ناسەقامگیر بوونی ئاسایش و ئەمنی ناوچەیە. ئێستا کە ئەمە هاتووینە دوای ئەو مەسئلەی دیسانە کە ڕێکستەلێرسن هەر لە عەرەبستانێ عینی ئەو شتەی دووپات کردەوە. ترامپیش لە عەرەبستانی سعودیە بە هەمان شێوە جەختی لەوە کردەوە. ئاماژە بۆی بکەم کە ئەو ڕەوتە بە شێوەیەکی کرۆنۆلۆژیک بە شێوەیەکی بەردەوامی پیا کردو هەتا گەیشتوتە ئەو بەیانیەی وەزارەتی با بڵێن دارایی ئەمریکا و هەتا وەروا وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە ئێرانی جگە تەنیا مەبەستەکە لەسەر بازێک لە کارشناسەکان لەسەر ئەوەی باوەڕیان ئەوەیە کە کێشەکە لەسەر بەرجامە. کێشەکە ئێستا خودی دەوڵەتی ترامپ و وەزیری دەرەوە کتوانەمە کێشەیەکمان نییە بەپێی ئەوەی کە کراوە چاوەدێرەکە گە زیاتر بکرێ و هەرنەوە ڕۆژجارێک وەزارەتی دەرەوە ئەرچێتی کە بێنێ گوزاریش بە کۆنگرە بدا بۆی کە بزانن تا چ ئاستێکەوە چۆتە پێشێ، بەڵام کێشەکە لەسەر ئەوە نییە. زۆر هۆکارن لەوانە بەرنامەی موشەکە بالیستیکەکانی ئێرانە، پشتیوانی تێرۆریزمە، ئەو دەستەواژەیە کە ئێستا لە ئەدەبیاتی سیاسی ناوچەدەوەک هیلالی شیعی پەرەی پێدەداواتە دەستێوەردان لە کاروباری خەڵک لە هەمان گرنگتر پێشێلکردنی مافی مرۆڤە کەوابوو بەپی ئەو با بڵێن ئەو بابەتانێک کە لە ئێرانە لە گۆڕێدایە زۆر دەگمەنە ئێران بتوانێت خۆی لەو دوو خەرزگار بکات. کاک ناسر، سیاسەتی بەڕێوەبەرایەتی ئێستا لەگەڵ بەڕێوەبەرایەتی پێشوو لە ئەمریکادا بە 180 پلە جیاوازی هەیە. لە بەرامبەر ئەم جیاوازیەدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی توانیوێتی چی بکات، چه ئامادەیەکی هەبێ لە واشنگتن تا بتوانێت لەگەڵ ڕەوتەکەدا بڕوە؟ ئاماژە زۆر بە خاڵێکی جار زۆر گرنگ کرد کە من هیوادارم ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی کورد وەڵامدەری ئەو پرسیارە بکە بزانن لەو بۆشاییە کە ئێستاکە لە نەبوونی بۆشایەکی جدی ئەمە گەر لەبیر بە بەحسمان کرد ئەو کاتی کە لە عێراقی سەردەمی بوشدا هاتە گۆڕێ ئێمە ئۆپۆزیسیۆنێکی یەکجار زۆر بەهێزمان هەبوو لە هێزە عەرەبە شیعەکان عەرەبە سوننەکان و کورد بە تایبەتی معارزە لە لەندەن ساز بوو. هەروە دەزانی کە دەوڵەت لە تاراوگەدا ساز بوو، بەڵام بەداخێکی زۆر گرانەوە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەر لەوەی کە هەندێک هاش و هوش کوردەواری کوتنی و هەڵەوەڕی زیاتر لەلایەن ئۆپۆزیسیۆنە فارسەکانەوە بین هیچ شتێکی جدی نابینی و لە هەمان کاتدا ئێستا لە ئەمریکا لە واشنگتن وەک ناوەندی بڕیاراتی قەراری سیاسی و ئابووری دنیا کە دەکرێت زۆر کاری تدا بکەین بە قەولی هاوڕێیەکمان دەکرد نقطێک تەبوتۆز بکرێ بەداخەوە ئۆپۆزیسیۆن غایبە. زۆر بە کورتی پێم بڵێ کاتمانەوەندە نەماوە
پێت وایە لە پاش ئەم سیاسەتانەی بەڕێوەبەرایەتی نوێ گۆڕانکاریەک لە ئێرانە بێتە ئاراوە؟ ئەمن بە بەحسیەوەم کردو لەو پێش من پێم وانێ ئەو گۆڕانکاریە با بێتە بە قەولی کابرا کوتەنی ڕژیم چینج بیانی گۆڕینی ڕژیم بێ. من پێم وایە سیاسەتێکی کە دەوڵەتی نوێی ترامپ ڕەچاوی دەکا مەهاری هەنگاو بە هەنگاو کۆنتڕۆلکردنی ئێران بێ، لەوەی زیاتر پێم وانە بێ سناریۆیەک بۆ ئێران تەسەور بکرێ. کاک ناسر زۆر سپاست دەکەم. زۆر سپاس.